کرێکاران لە ڕۆژی جیهانی کرێکاردا ئاڵای داخوازیەکانیان بەرز دەکەنەوە. ئەم ساڵ کرێکارانی ئێران لە بارودۆخێکدا بە پێشوازی ئەوەڵی مانگیمەی ڕۆژی هاوپشتی چینایەتی دەچن کە لەلایەکەوە ڕیزەکانی ڕژیم لە هەمیشەش پرسترە و لەلایەکی دیکەوە هەژاری و بێکاری ئاستێکی کارەساتباری بەخۆیەوە گرتووە. ژمارەی ئەدامەکان بەردەوام ڕوو لە زیادبوونە و گرتن و زیندانیکردنی هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەردەوامە. نزیکەی 10 ملیۆن بنەماڵەی ئێرانی دەرگیری گرفتی ئەعتیادن. ئاستی مەرگومیر بەهۆی ڕووداوی شوێنی کار و نائەمنبوونی جادەکان ڕێکۆردە جیهانیەکانی بەزاندووە. پیسبوونی هەوا لە تاران و هەندێک لە شارە گەورەکانی تری ئێران گەیشتووەتە ئاستی قەیراناوی و سازمانی شەفافیەتی نێونەتەوەیی لە نوێترین هەڵسەنگاندنیدا ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕێزی گەندەڵترین ڕژیمەکانی دنیادا داناوە. بەڵام کرێکارانی ئێران نەتەنها ملیان بەم بارودۆخە کارەساتبارە نەداوە، بەڵکو ئاستێکی نوێتریان داوەتە خەباتی خۆیان. بەرزبوونەوەی ئاماری ناڕزایەتی و مانگرتنی کرێکاری و ژمارەی ئەو کرێکارانەی کە لەم ناڕزایەتیانەدا بەشداریان کردووە و درێژماوەتربوونی کاتێک کە کرێکاران لە ناڕزایەتی و مانگرتنەکاندا ماونەتەوە نیشانەی ڕوون و بەرچاوی ڕەوتی ڕوو لە گەشەی بزوتنەوەی کرێکاریە. لە بارودۆخی ئێستەدا دەخاڵەتی چالاکانە لە خەباتێکدا کە لە ئارادایە و بزوتنەوەی متاڵەباتی کرێکاران و هەوڵدان بۆ بەیەکەوە گرێدانی خەباتیان لە گرنگترین ئەولەویەتەکانی هەڵسوراوان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاریە. پەرەدان بەم ناڕزایەتیانە تەنها ڕێگەی واقعبینانەیە بۆ یارمەتیدان بۆ پێکهێنانی تەشەکولە چینایەتی و جەماوەریە کرێکاریەکان. لە سەروبەندی یەکیمەی ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکارداین و هەوڵ بۆ بەرپاکردنی کۆڕ و کۆمەڵی کرێکاری لە ئەوەڵی مانگیمەیدا خراوەتە دەستوری کار و هەڵسوڕانی پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاریەوە. دەورەی ئامادەکاری بەڕێوەچوونی مەراسم و ئاکسیۆنەکانی ئەوەڵی مانگیمەی لە هەمان حاڵدا دەرفەتێکە بۆ قسە و باس سەبارەت بەم گیر و گرفتانەی کە لە بەردەمی بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستیدا قەراریان گرتووە. کرێکاران پێویستە لەم ڕۆژەدا جەخت لەسەر ئازادی خێرا و بێشەرت و مەرجی هەڵسوراوانی کرێکاری زیندانی کراو بکەنەوە. خوازیاری دابینبوونی بیمەی بێکاری کافی بۆ سەرجەم کەسانی ئامادەی کار، تێکەوە پچڕانی شرکەتە پەیمانکاریەکان، دابینبوونی ئیمەنی شوێنی کار، قەدەغەبوونی کاری حرفەیی بۆ منداڵان و تازەلاوانی ژێر 18 ساڵ تەمەن، ئازادی بەیان، ئازادی تەشەکول و ڕێکخراوەکان، مانگرتن، ئازادی قەڵەم، ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی، هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام، جیایی دین لە دەوڵەت و کۆتایی هێنان بە هەڵاواردنی ڕەگەزی لە دژی ژنان و دابینکردنی یەکسانی نێوان ژن و پیا و لە سەرجەم بوارەکانی ژیانی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی دابن.